خۆخسەکردنی زیاتر لەبارەی دۆخی فرانسا و هەروەها لێکەوتەکانی زیانەکە ئابوووریەکانی لەسەر فرانسا لە پاریسی پایتەختی فرانساوە بەڕێز کارزان حەمید شارەزای ئابووری لەگەڵماندا. بەڕێز کارزان حەمید سڵاوتان لەبێ و کاتتان باش. کاک کارزان زۆر بەخێر بێن سەرچاوانیانی ئەگەر ئێمە تەماشای ئەو شەو بکەین لەگەڵ شەوانی ڕابردوو دەبینین ئارامیەکی وا هەیە لە چاو شەوانی ڕابردوو بڵین 6 ڕۆژی ڕابردوو. بەڵام ئەمە دێتەوە تای ئەمە کە تەواو ڕەوشەکە هێور بوویتەوە دوای ئەوەی کە ئەو هێرشان کردە سەرۆکی شارەوانی پاریس، دوای ئەوەی کە بە هەزاران ترۆمبێلستان زەرەر و زیانگەیاندە بە هەزاران بینایە بەگشتی لە سەرانسەری فەڕەنسا. بەڕاستی ئەم هێوربوونەوەی ئەم دوو چەند شەوەی ڕابردوو تەنها ئەوە نییە کە خۆپشاندانەکان دامبکابێتەوە یاخود پرۆسەکە کۆتایی پێهاتی بێت نەکرد، بەڵام لەبەر ئەوەی هێزێکی زۆری ئەمنی لە زۆربەی ناوچەکان و لە شارە دەوروبەرەکانی پاریسە بڵاویان پێکراوە و تەنانەت شەوانەش دەورەی پۆلیسە سۆڕێتەوە. خاڵێکی تریشێ کە زۆر گرنگە کاریگەری لەسەر ئەمە دروست کردو ئەوش ئەوەیە لە دوای کاتژمێر 9 شەو بە کاتی پاریس کە دەکاتە 10 شەو سەرجەم گواستنە و گەیاندنەکانی پاریس کۆتاییان پێدێ و هاتوچۆ قەدەغەیە. بەڵێ بەڕێز کارزان باس لە کاریگەریەکی زۆر یاخود باوڵین تێکچوونی ئابووریە کرێت بە تایبەت لە پاریس و ناوچانی کە کێشە و ئەڵۆزیەکانی تێدایە. چی وای کردووە ئەم کاریگەری ئابووریە دروست بێ؟ باسی زیان دەکرێت بە ملیۆنان یۆرۆ. کاک کۆمار کێشەکە ئەوە نییە تەنها زیانە ئابووریەکان و مەسەلە مەترسیەکانی زیانی ئابووری هەیە، چونکە ئێمە لە بیرمان نەچێت ئێستا بە شێوەیەکی فەرمی فەڕەنسا لە قۆناغی پشوایە کە لە مانگی حوت و مانگی 8 ساڵانە بە سەدان بە هەزاران و بە ملیۆنەها گەشتیار ڕووی ئەکا. ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر ترسی بۆ گەشتیاران دروست کردووە بە تایبەتی وڵاتانی ئاسیاوی، وڵاتانی ناوچەکانی دیکە بە تایبەتی مثل ئەمریکا. ئەمانە زۆر پرسێکیانی هەیە کە هاوڵەشانەوەیەکی زۆر پرۆسەیەکی هاوڵەشانەوەی زۆر لە حرزی فندقەکانە دروست بووە. ئەمە یەک دوو ساڵی داهاتوو فەڕەنسا میێواندارێتی ئۆلۆمپیاتی 2024ەکە کە ئەمە ترسێکی گەورەی بۆ کەسانە دروست کردووە کە ڕوو لە فەڕەنسا ئەکەن و ڕوو لە پاریسەکەن بە تایبەتی لەو شارانە کە ئۆلۆمپیاتی تیاکرێ گەورەترین خۆپشاندانێتی ڕوویداوە کە لیۆنە، کە مارسیلیایە، بۆردۆیە، پاریسیشە. ئەم چوار شارە کە بە شێوەیەکی فەرمی پێشوازی لە میێواندارێتەکە ئەکە. ئەمە خاڵێکی تریش ئەوەیە کە ترسی حکوومەت لەوەیە کە ئەمانە کە خۆپشاندەرەکان گەنجن یعنی مێرد منداڵن، ئەمانە ڕەنگە ماوەیەک بوەستنەوە دیارێکتر بە پرۆسەیەکی تازەتر دەست پێ بکەنەوە. ئەمە کاریگەریەکان زۆر ئەوەیە زۆر ترسیان لە زیاتر لەوە بێ، بە تایبەتی ئامانجکردنی کۆمپانیا هێزەکان و کۆمپانیا بیانیەکانە کە لە نێو فەڕەنسا چاڵاکن. باشە کاک کارزانیانی زیاتر لە 125 وان حجوزات و تکێت و هۆتێلانەی تەنیا لە بوو پاریس دەهاتن لە ماوەی ئەو هەفتەوە ڕاگیراون کانسڵ کراون. ئەمە لە کاتێکدایە دەتوانین بڵێن زەرەر و زیان بە سەدان بیناکەوتووە، زیاتر لە 2000 ترۆمبێل سوتاون. ساڵی داهاتوش ئۆلۆمپیاد بەڕێوە دەچێ. ئەو هەموو زەرەر و زیانەی دەتوانین بڵێن ئەمە ژێرخانی ئابووری فەڕەنسا لاواز دەکا؟ نا بۆ شێوە نییە، چونکە فەڕەنسا تەنها ئابووریەکەی لە بواری گەشتیاری یاخود لە بواری سوتاندنی سەدان ئۆتۆمبیل و سەدان دوکانی بازرگانی نەک بڵێن باڵەخانات، چونکە دوکانەکانن تێکشکراون و سوێنراون. بەڵام ئەمە ئابووری فەڕەنسا زۆرەوە بەهێزترە، چونکە فەڕەنسا تەنها پشت بە گەشتیاری نابەستێ یاخود تەنها ئەو کۆمپانیانین کە کاریگەری زۆر گەوریان بۆ داهاتی فەڕەنسی هەیە، چونکە فەڕەنسا سەرچاوەی داهاتەکانی زۆرن و فراوان تریشن. بەڵام ئەوەی کە فەڕەنسا لێ ئەترسێ ئەو ژمارە گەورەی ئەو ژمارە زەبەلاحەی هەژار نشینەکانە ناوچە هەژار نشینەکانی بە تایبەتی دەوروبەری پاریس کە شارەوەکانن ئەمانە چۆنەڵێ مەترسیەکی گەورەن، ئەمە بۆمبێکی تەوقیفراون بۆ فەڕەنسا. یعنی بەپێی ئامارەکان
يعني 18.6 ئەو دانیشتوانی ئەو ناوچانە هەژار نشینن، يعني کە 18 نزیکەی 18 کۆی گشتی دانیشتوان پێکەهێنن. ئەمە لەلایەکە لەلایەکی ترەوە لە 2014 تاکو 2020 حکوومەتی فەڕەنسی کاری نەکردووە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە، تەنها بودجەیەکی زۆر کەمی تەرخان کردووە بۆ نۆژەنکردنەوە ئەو گەڕەکانە کەوانش بریتە لە 12 ملیار یۆڕۆ. ئەمە لە کاتێکدا ئەو ناوچانە ئەو ناوچە هەژارنشینان داهاتی ساڵانیان 13770 یۆڕۆیە، بەڵام گەڕەکەکانی دیکە ئەو ناوچەکانی دیکەوە چۆنەڵی ناوچە فەڕەنسی نشینەکانن داهاتی ساڵانیان 1730 یۆڕۆیە کە ئەمە بەراوردێکی زۆرە جیاوازێکی زۆری هەیە. ئەمانە زۆر تاسیریان کردووە، ساڵانێکی زۆرە فەڕەنسا پێوە ناڵێنێتی هەوڵی داوە تەنها چۆنەڵی بە مکیاجی بۆ کردوون 600 گەڕەکی هەژارنشینەکانی ڕوقاندووە لە جیاتی ئەوەی کە خانووی تازەتر و باڵەخانەی تازەتری و باشتریان بۆ دابیم کە هەستا باڵەخانەی نزم ئاستی نزمیانی تەرخان کردو. ئەمەش تووڕێیەکی زۆری دروست کردووە. ئەمانە بوونەتە کوتلەیەکی بەشەری بێکار، یعنی تەنانەت ژماری بێکاریان 148. بۆیە حکوومەتی فەڕەنسی زۆر لەوە ئەترسێ ئەمانە بتەقنەوە، یعنی ئێستا هەموو سیاسەکان قسەکەن، هەموو سپۆران قسەکەن. بەڵێ کاکارزان ئەگەر بە کورتی وەڵام بیت تۆ سپاس دەکەم. دەتوانین بڵین فەڕەنسا بە هەر نرخێک بێت دەوێت ئەم دۆخە کۆنترۆل بکە بۆی چیتر زەرەر و زیانی پێنەگات، چیتر ترس لەسەر چه ئۆلۆمپیا چ چالاکیەکانی دیکەی فەڕەنسا دروست نەبێت. یەک شتێکە کۆمەر فەڕەنسا هەموو جارێ لە یەک شتە ترسێ، کاتێک خۆپیشاندانێک مەسەلیان ڕووداوێک ئەبێتە خۆکاری ئەوەی کە خۆپیشاندانێک بێت. خۆپیشاندان لە فەڕەنسا کەواتە توندوتیژی، کەواتە تەقینەوە، کەواتە تەقینەوەی وەکو تەقینەوەی ئەوەی کردەی تیرۆریستینە، وەکو تەقینەوەیکی تۆڕەیی. خۆپیشاندانەکان هیچ کاتێک لە 2 مانگ و 3 مانگ و 4 مانگ کەمتر نەبوونە. فەڕەنسا لەوە ئەترسێ، بۆی ئەم جارەش یەکسەر دەست بەجێ بڕیاری دا 45,000 پۆلیس تەنانەت لە بناو پاریسەکە کە 5,000 پۆلیس و زیری پۆشی کستۆتە سەر جادەکەیە، سەرجادەکانە بڵاو پێکردووە بۆەوەی ئەمە بەردەوام نەبێت، بۆی زوو کۆنتڕۆل. ئەمە یەک. دوو، فەڕەنسا لە بەردەم دوو بژاردەیە بووە، یاخود توندوتیژێکی زۆر بەکاربێنێ بۆی سەرکوتیان بکە، یاخود حاڵەتی لە ناکاو ڕابگەێنێ. ئەو حاڵەتی لە ناکاو ڕاگەاندنە ممکنە کارزان؟ تا ئێستا ڕانەگەندراوە، بەڵام وەکو نیوە ڕاگەاندن ناکاوێک ئەوەیە کە لە سەعات 9 شەوە هەموو گواستنەوەگەاندنەکانی تر کۆتاییان پێ هاتووە، ئێتر هیچ کەسێک بە هیچ هێوەکارێکی گواستنەوەگەاندن لە پاریسە نییە، تەنانە شەوانیش کۆنتڕۆڵی یاخود کاروانی پۆلیسەکانە بە جادەکانە ئەسوڕێنەوە، جاتی ئەو حاڵەتی لە ناکاویان بەکارهێناوە. باشە بکورتی ئەگەر کارزان شکەرەمە خۆ بەرسف بدە، ینی 160 یاوان کەسێن هاتنە گرتن پەنابەرن و حتاوێ چاخی ئەم تێدانەژی فەڕەنسا بڕووی سەربازی وجودا خۆ لە 14 وڵاتێن ئەفریقی هەیە، ممکنە سیاسەتەوان یا دەرڤە بهێتە گوهارتن دەرحەقی پەنابەرن دەرحەقی وجودا سەربازی؟ نانە ئەوە زانیارێکی ڕاست نیە کە مەسەڵەن 160 ئەوانەی کە دەستگیر کراون پەنابەرن ئەوانە مێرد منداڵن لە تەمەنی 12 ساڵی و تا 14 ساڵی تا ڕێژێکی زۆر کەمیان هەیە لە نزیکە 18 بۆ سەرەوەیە. ئەمانە زۆربیان مناڵی فەڕەنسین، زۆربیان گەنجی ئەو کەفکە هەژارنشینەکانن، تاوکو ئێستا بە شێوەیەکی فەرمیان ناسنامەکانیان ڕانەگەێنراوە، تەنها تەمەنەکانیان باس کراوە کە پەنابەرش بن تووڕەیی ئەوەیە کە حکوومەت لەلایەکەوە پرۆسەکانیان یا خۆشییانیانی پراوێز خستووە لەلایەکی تریشەوە وەکو هەر کەسێک لەسەر ئاساسی ڕنگ و لەسەر ئاساسی شێوە و ناوەکەی پۆلیس کە ئەمانە پەنابەرەکان ڕوبەڕۆی لێپرسینەوە ئەبنەوە لەلایەن پۆلیسەوە، بۆیە ئەمانە تووڕەن لە سیستەمەکە، ئەگەنا تووڕەن نین وەکو پرۆسەی پەنابەریان وەرگرتووە یا خۆتوەریان نەگرتووە، چونکە منداڵەکان دایک و باوکیان پەنابەرن، ئەمانە بە پڕ لە خۆناغی داهاتوەن بە فەڕەنسی، بەشێکیان هەیە بەشێکی زۆرشان فەڕەنسی، وەکو ئەو گەنجێکە کوژرا فەڕەنسیە بەڵام جەزائیری نییە، بنەماڵەکەی جەزائیری خۆی فەڕەنسیە. گەلێک سپاس هێژایە کارزان حەمید شەڕەزای ئابووریژی فەڕەنسای دەم باش. سپاس بۆیەوە کاکارزان.